خانەقین بۆ تۆ چییە؟ خانەقین هەموو ژیانمە خانەقینیان کوردستان ئەمە ئاخر کوردستان ئەبێ ئێمە بیپارێزین دڵ بەگیان کاگەڕنج ئێمە ئەم شارەکە هەزان شەیدی داوە سەبێ ساحب بووە دوای 16 ئۆکتۆبەر نەسەریمان شێوە نەگوند ماوە ناوایی ماوە نە خەڵک ماوە عەرەبی دنیاێنن فسەخر و لە بێجی چی تعریبی هاتەوە خانەقین ئەمڕۆ هیچ کەس نایە جۆ کاکە ناو قەزاکەش ناو قەزاکەش کاکە یا هەر دەوروبەر ناو قەزاکەش کاکە ئێستا هەمووی تایل بختاریان دەنێ و ئەم مەرجس لە خۆیان قام هەر عایدی خۆیانەوە بەس کووە خۆی بەپێی قانون و بەپێی دەستور بۆیان نییە ناقڵی نفوس بکەن کاگەڕنجگان حکومت نییە حکومت ئەو بڕۆ بەغا سێریکە هەرکێ بەخۆیسی بۆ حکومت نییە مەگەر قام کورد نییە مەگەر مەسئولی استخبارات کورد نییە مەگەر دام و دەستگا کورد نین کاگەڕنج کەس ئاگەر لە کورد نییە کاگەرم شارە حەج شعبی هەموو شێکە لەم شاران حکمی ئەم شارەکە ئەو ئاسایشێکەتی هەروە وەساون لێرە هەر هیچ بە دەوریشیان نییە پیاڵم کاکە بۆ وەسانە بەرەم خۆرە هیچ ناتوانن ناتوانێکی بگرن ناتوانن هەوێ بکەن لە یەکێک قەتی چت بۆ خانەقین وتووە مەڵی خۆشتەوە بێت بەڵێ زۆرم تۆ مەقام گۆرانی دوو دەر بۆ منەڵی بۆ خانەقین سەر چاوە هەر لێرە ئەتوانی هەر لێرە ئەتوانم دەی ئەمە پێشکەشە بە خانەقین بە خانەقین و کەجەنابەت کاگەڕنج خۆشەویستی لای ئێمە زۆر چاوەمان چەکەم من زوو دێمە خزمەتتان وڵی تر ئەوە سفە بۆ خانەقینەوە لە چواری دەورێ شاخ و باخە و شارەگەم پڕ دڵت داخە کوا ئاوایی دەور پشتت ژیانت هەر ئاخ و داخە خانەقینی شارەگەم چانی شیرینی گوڵی دەشتێ گەرمە سیری و گوڵی دەشتێ گەرمیانی و شارەگەم چانی ڕەنگینی و خانەقین چانی شیرینی وەختێ ئاوێ ئەڵوەندینم چمەن ئاگر ئادەرینم ئەڵوەنی شاژەی نەمایە و شارەگەم یەکجار فەوتایە خانەقینی شارەگەم چانی شیرینی شیرینە خانەقین قوربانم کاگەڕنج قوربانم سپاس ڕستمە بگرین پێکەوە با ڕستمە بگرین پێکەوە